قسە لەسەر بەڕێوەچوونی سیمپۆزیۆمێکین بە دروشمی شوێنەوار و شانەدەر وەک شوناسی کوردستان بابزانین بۆچی بیر لەوە کراوەتەوە کە سیمپۆزیۆمێکی لەم شێوازە ڕێک بخرێت گرنگی شوێنەوار و شارستانیت بۆ کورد چیە خۆی لە چیا بینێتەوە بە وردی قسە لەسەر ناوڕۆکی ئەم سیمپۆزیۆماکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر زریان حاجی کە بەڕێزیان سەرۆکی بەشی شوێنەوارن لە زانکۆی سلێمانی و پسپۆڕی شارستانین. دکتۆر سڵاو لێ بۆ زۆر بەخێر بەخێر سەرچاوان دەستپێکی گفتوگۆکانمان با لە سیمپۆزیۆمەکەەوە دەست پێ بکەین. ناوڕۆکی سیمپۆزیۆمەکە باسی چیە کرد؟ بەڵێ سپاس و بەڕێستان دەستخۆشی بۆ کەناڵی کورسات بۆ ئەم بەرنامە گرنگانە کە بە دووادا چوونە لەسەر شوناس و کلتور و نەتەوەی کورد هەروەکو کورساتی پێناسراوە هەمیشە دەستخۆشیتان لێکەم و سپاسانەکەین کە لە بوارەکانی ئێمەشا هەمیشە کورسات هاوکارمان بووە بۆیە بە تایبەتیش بەرنامەی بەیانی باش و ئەم بەرنامانی جەلابان ڕۆژێکی نوێ بە تایبەتی چێکە لە بەرنامە زۆر باشەکان دەستان خۆش بێت. ئێمە لە ڕاستیدا ویسمانۆک و زانکۆی سلێمانی وەکو لایەنە زانستێکە کە معنین بەو بوارە بە بواری شوێنەوارناسی و ئارکێۆلۆژی و بەشێکی زانستی گرنگی نەزانکۆی سلێمانیدا لە ئەنجامی ئەو دۆزینەوە گرنگەی کە تیمێکی شوێنەوارناسی لە زانکۆی کامبرج هاتبوون لە شانەدەر ئیشیان کردبوو و توانی بیان چەند جمجمگەیەک لە ئێسکی هاوشێوەی مرۆڤ دۆزنەوانێ و بۆ یەکەم جار ئەمە بەرنەوانێ بۆ وڵاتێکی پێشکەوتی وەکو وڵاتی بەریتانیا و لەوێ کاری لێکدانەوەی پێ بکەن و ئێسکەکان برێنەوە بە یەکەوانێ بۆی کە دەری بخەن ئایا ڕابردووی مرۆڤایەتی لە زۆر کۆنەوە چۆن بووە ئەم کە لەسرە چۆنە ئەوە بوو کە توانیان مجەسەمێکی بۆ دروست بکەنەوانێ بۆ یەکەم جار تاوان تیمەکە لە 2010 لە کوردستان بوون و یەکێ لەوانە دکتۆر ئیمایە کە لێرە کاری کردبوو و توانیان تا ڕادەیەک شێوەیەکی با بڵێین ئەگەر خەیاڵیش بێ بۆی دروست بکرێتەوانێ و ئەم شێوەیە عڕس کرێ بە شێوازێکی دۆکۆمنتاری لە کەناڵی نێتفلێکس بڵاو کرایەوانێ لەگەڵ بڵاوکردنەوەی ئەم با بڵێن دۆکۆمنتاریە هەڵایەکی گەورەی دروست کردووە لە ڕاستیە جەنابتان ئەزانن هەم لە ناو سۆسیال میدیای خۆماندا ئیتر بە ئەنواع بۆچوونی لەسرە هەریەکە و بۆچوونێگەڵی هەریەکە شتێکی لەسەر ئەماڵێ ئەمە بوو بە مۆزوعی ڕۆژ بەڕاستی و پەیوەندی ڕاستەوە خۆشی بە ئێمەوە هەیە وەکو لایەنە زانستیەکە بۆیە بە گرنگ مازانی کە قسەی لەسەرکەی لە ڕاستیە بە زانستیانە و ئەمە بۆ ڕوونی کەینەوانێ بە سیمپۆزیۆمێکی زانستی چەند توێژینەوەیکی گرنگ کە ئایا ئەم بابەتە چییە و گرنگەکەی لە چیایە و بۆچی ئەم دۆزینەوە شوێنەواریە گرنگە و ئەم هەڵا گەورەی عەلامیەت چییە لەسەری دروست بووە و بۆچی وە کەوتۆتەوانێ ئێمە لە سیمپۆزیۆمە لە ڕاستیە باسمان لەوە کرد بە دوو پانێڵی سەرەکی قسەمان کردوێنێ پانێڵی یەکەمان لەسەر ئەو بوو کە شانەدەر چییە وەش پشت پەیوەندیەکی هەیە بە مێژووی کوردستان و شوناسی کوردیەوانێ و باسی شانەدەرمان کرد لە هەموو ئەو توێژینەوە زانستیانی کە تا ئێستا ئەنجام درراوە لەبارەیە واتە ئەو هەموو تیمەکنە و پشکینانەی کە هاتوونەتە کوردستان و لە شانەدەرا کراوە بە درێژایی مێژوو هەر لە ڕۆڵنسۆنەوە هەتا ئاگاتە ئێستا چی کراوە ئەوە بە حاڵی یەکەم توێژینەی درۆژ میشمان باسی مرۆڤی کۆن و مرۆڤی نوێمان کرد واتە جۆرەکانی مرۆڤ کە لە پانێڵ یەکەمە ئاماژەی پێکرا پانێڵی دووەم کە پانێڵی یەکەم لەلایەن هەردوو مامۆستای بەڕێزی بەشی شوێنەوار دکتۆر دڵشاد زامووە و هەروەها مامۆستا جەزا شۆڕش پێشکەش کران و پانێڵی دووەمیان باسمان لەوە کرد کە شوێنەوار چ پەیوەندیەکی هەیە بە کلتور بە شوناسی کوردەوانێ چۆن ئەتوانی شوێنەوار بکەین بە شوناس و ناسنامەی نەتەوەییمان چۆن بە شوێنەوار بتوانین ئەوە بکەین بێگومان چۆن سوود لەو بابەتە وەربگرین ئەوە بەندە قسەم کرد لەسەری من لەگەڵ بەڕێز کاکتۆر جەوهەر کە ڕاگری پەیمانگایی برایتە کارەکەمان ئەو سیمپۆزیۆمێک کە دوێنێ ئەنجاممانە کارێکی هاوبەشی نێوان کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی لەگەڵ پەیمانگای بڕای پەیمانگای پیشەیی و تەکنیکی برایت بوو و ئیشمان لەسەرەوە کرد کاکتۆر جەوهەر ڕاگری پەیمانگاکە خۆشحاڵی و میوانداریان کردین سپاسیانەکەین هەروەها ئێمەژەک و زانکۆ توێژینەوەکانمان پێشکەش کرد و لەوێدا ڕاوبۆچوونی زۆرمان لەسەر وەرگرت جێ خۆی ئاماژە بۆ کەین دوێنێ هەر لەو سیمپۆزیۆمەدا یەکێک لە ئەندامانی ئەو تیمەی کە لە شانەدەر ئیشیان کردبوو و کووردە مامۆستا عەبدولوەهاب لە سۆرانەوە هاتبوو کە بەرپرسی شوێنەواری سۆرانە لەوێش بە هەمان شێوە ئەویش راپۆرتێکی پێشکەش کردین کە چۆن کارەکانی کردن پشکینەکەیان چۆن بووە چیان کردەوە چۆن گەیشتونەتەوە ئەنجامانی کە باس کراوە لەو سیمپۆزیۆمە تەمان حەزەکەم دوو وشە بڵێم ئەویش ئێستا وا دێتە بەرچاو کە لە ڕاستیە ئەمە ئیشی تەنها تیمێکی بیانی بێ ئەم کاریان کردبێ و تەنها زانکۆکانی بیانی هاتوون لێرە کاریان
کردو ڕاستیا پێچەوانەکەی ڕاستە چونکە بەشێکی زۆری ئەو ئەندامانەی کە لەو تیمە کاریان کردووە زانە کوردە شوێنەوارناسەکانی خۆمانن ئەو مامۆستا بەڕێزانەی زانکۆکانی خۆمانن و ئەو شوێنەوارناسە بەڕێزانن کە دەرچووی زانکۆکانی خۆمان و لە بەڕێوەبەرایەتەکانی شوێنەوارە ئێستا کارەکەن خۆشبەختانە ئەوانە کاریان کردو لەگەڵ تیمەکەی ئەوان کەسێک دوو کەس دێنە ئێرە ئیشەکەن بەڵام بیرمانەچێت کە ماستەرنامەشەوە بۆ تەنانە زانکۆی سەلاحەدی کاری خۆی لەسەر ئەو ئەشکەوتە کراوە کە ئەمەیەکێکە لەو کارانە باسمان کرد ئاماژەمان پێکرد جگەلەوە توێژینەوەی زانستی چەندین مامۆستای بەڕێزمان هەیە کە لەسەر ئەم بابەتانە باسی کراوە پێشتر بەڵام لایەنەکە چییە ئەوەیە کە ئەم جارەیان توێژینەوەکە بڵاو بووە هۆ کارەکەی بوو کرا بە فیلمێکی دۆکۆمنتاری و بازرگانی کرا جۆرێک لە بازرگانی کردن کرا کە هەم ئیسفادەی بۆ ڕەنگە کەسەکانە بێ و ئیسفادەی بۆ دۆزی ئێمەشەی خۆشبەختانە لە لایەکی ترەوە بۆچی ئیسفادی هەیە چونکە لە نێو ئەو دۆکۆمنتارە ئەگەر گوێبیسی بوو بێتن یا جنابتان بینەری بوو بێتن لە دۆکۆمنتارەکە زۆر جوان چەند جارێک دکتۆر ئیما ناڵێ عێراقیش تەنانەت ناڵێ شوێنی هەرە لە کوردستان ئەلێ کوردستان دانکی مرۆڤایەتی ئەلە شوێنەوارەکەمان لە کوردستانە دۆزیوەتەوانێ و بە ئاشکرا باسی ئەمەش جارێکی ترە کە شوێنەوار ئەبێتەوە ناسنامەی کوردستان کە بە شوێنەوارەکانمان ئێمەیان جارێکیکە ناسانەوە بە هەموو ئەو شوێنانی کە هەمانە زۆر باش مامۆستاکەواتە پێمان بڵێ دکتۆر بۆ نمونە دۆزینەوەی کە لە سەرێک لە شکەوتی شانە دەر ئەمە چه گرنگێکی هەیە بۆ کورد لە ڕاستیە ئەم کە لەسەرە کە دۆزراوەتەوانێ و هەموو ئەو شتانی کەشکا دۆزرێنەوە بەردەوام بە ئێمە ئەڵێت کە کورد خاوەنی مێژوویەکی زۆر کۆنە و لەم خاکەیە جێگەی هەیە ڕاستە ئەو کە لەسەری شانە دەرزێت کە ناونراوە شانە دەرزێت ڕەنگە ئەوە پەیوەندێکی زۆری بە مرۆڤی ئەم سەردەم نەبێ چونکە تەمەنەکەی زۆرە نزیکەی 75,000 ساڵێک بەر لە ئێستەیە و لە نێو ئەشکەوتەکەدا ئەوان جۆرێکن لە مرۆڤ کە پیانە وترێ مرۆڤی نیاندەتاڵ لە ڕۆزانستیەکەیەوانێ چکە بۆ یەکەم جار ئەم جۆرە مرۆڤە هاوشێوەی مرۆڤن لە ئەشکەوتەکانی نیاردەتاڵ لە ئەڵمانیا لە نزیک شاری لای بزیک دۆزراونەتەوانێ و لەوێ ئەویش زۆر بەکەمی پارچەی ینی چەند ئێسکێکی زۆر کەمیان دۆزراوەتەوە لەوێ بەڵام ئێمە لە ڕووی کللتوری ژیانیانەوە ئەتوانین بڵین ئەمەی شانەدەر جیاوازە لە هەموو جیهان لەبەر دوو هۆکاری سەرەکی یەکەم ئەوانەی ناوچەکانی تر بەیەکەوە نەبوون ئەوەی شانەدەر هەمویان بەیەکەوە بوون یعنی هەموو ئەوانەی کە لەو شوێنەدا نیشتەجێ بڵین ئەو کەل ئەو پارچە ئێسکانی کە دۆزراونەتەوە هەمویان بەیەکەوە وایە کە خێزانێک بوو بێتن ژنی تایە پیاوی تایە مناڵی تایە اینجا بۆ چوونی جیاوازیانە سەر گوڵ دۆزراوەتەوە لە دەوریانەتان ئێستا کتێبێکی زانستی گەورە هەیە هەر باسی گوڵەکانی شانەدەرەکە اینجا بۆ چوون هەیە ئایا بە بوومەلەرزە ئەشکەوتەکە کەوتۆ بەسەریانە یان کاتخۆی بای نێژراونە ناو ئەشکەوتەکەیە ئەمە شەر بۆ چوونێکی ترە کە هەندێک کەسەیە کاڵێ یەکەم مرۆڤ ناشتن لە یەکەم ناشتن لە مێژوودا ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەوێ جا ئێمە نزیکی شانەدەر زاوی چەمیمانەیە کە دیسان و ئەویش هەر نزیکە لەوانەوانێ کاتوانین بڵین شوێنەواری ترمان تیا دۆزراوەتەوانیم لە ڕاستیە ئەمانی کە ئەم کە لەسەرەی کە دۆزراوەتەوە ناتوانین بڵین مرۆڤن لە ڕووی کرۆمۆسۆمەوانەیە لەگەڵ مرۆڤ جیاوازیان زۆرە ینی جینات و ئەوەیان جیاوازیان زۆرە مرۆڤی ئەم سەردەم هەندێک بۆ چوون بەپێی توێژینەوە زانستەکان ئەڵێن ڕەنگە ئەو پەڕی لە 102یان لە مرۆڤی ئێستا بچێت لە 102 ئەو پەڕەکەی ئەویش بە ئەنجامی تێکەڵبوونی مرۆڤی عاقڵ و ئەو مرۆڤانەی کاتچکە سلسلەی مرۆڤ لەسەر زەویە جۆرا و جۆرە هەیە مثلا لەش مرۆڤ چووە هەیە هۆشمەند بووە هەیە ژیر بووە هۆشمەند جیاوازە لە ژیرەوەی کە بیرەکاتەوانی و شارستانیە دروستەکە و وەتوانێت ئەوەی کە مرۆڤانەی ئێمەی لەم سەردەمەیە هەر کوردیش زۆر جوانەڵێ ئادەمی زات ئەوانەی کە لە ئادەمی وەهاتوین بەڵام ئەوەی کە توانایی جۆرێک لە هۆشمەندی هەیە کۆبوونەتەوە لە شوێنێکدا و دانیشتون بە چواردەوری شتێکا بۆ نمونە ڕەنگە قسەشیان کردبێ بەزێ شایگلا نەبووینەتەوانێت کە قسەیان کردویانە ڕەنگە جۆرێک لە بیرکردنەوەی ئەویان هەبوو بێ کە ژیانیان هەبێ لە شوێنێکە لە دەشتایەکە لە ئەشکەوتێکە دانیشت بێتن ئەمەش تا ئێستا لە لای ئێمە یەکلا نەبۆتەوە لە زانستیە بەڵام ئەوەندەیە توانراوە لە ڕێگەی مختەبەرەوە لە ڕێگەی کاربۆن چواردەوە ئەوە یەکلایی بکرێتەوانێ کە لە ڕاستیە ئەوەی کە لە ئەشکەوتەکە ژیاوە ئەمکە لەسرە دانیشتووی ئەو ئەشکەوتە بووە و ئێستا ئەو شوێنەش کوێ کرۆکی کوردستانە بۆیە بۆ ئێمە زۆر گرنگە کە خاکەکەمان خاکێکە کە لە نزیکەی 75,000 ساڵەمە پێشەوە خەڵکی تیا ژیاوە
بەڵام ئێمە توێژینەوەی زانستی ترمان هەیە لە پاڵ ئەمەیە کە زۆر گرنگترە بۆ ئێمە ئەویش مرۆڤی ژیرە کە لە 12,000 ساڵ پێش ئێستا لە ئەشکەوتی شانە دەردۆزراوەتەوانێ ئەمەیان گرنگە 12,000 ساڵ پێش ئێستا ئێسکمان دۆزراوەتەوە کە لە ئەویش بڵێ کنەوە پشکنینی ئەم تیمە بەردەوامی ئەبێت بۆی کە بەڵێ بێگومان ژینەوەی زیاتر کرێت و شتی زیاتر دۆزرێتەوە لەسەر من حەزەکەم ئەمەیان بڵێم کە لەمە گرنگتر بۆ ئێمە چییە ئێمە لە 12,000 ساڵ لەمەوە پێشەوە ئێسک دۆزراوە نزیکی شانەدەر کە تەمەی 12,000 ساڵ بەر ئێستەیە ئێستا لە ڕێگەی جیناتەوە و لە ڕێگەی ئەوەی کە DNA بۆکرێ خۆشبەختانە دەرکەوتووە کە کوردی ئەم سەردەمە ڕێگە گەڕێتەوە بۆ 12,000 ساڵەمە پێشە ئەویان کە مرۆڤی ژیرن ئەویان تاوکاتە 12,000 ساڵە ئێمە لەسەرم خاکین دەستکراوە بەکارکردن بەڵێ ئەوە بڵاویش کراوەتەوانێ ئەوانەمان هەمووی هەیە ئێمە هەندێک شت هەیە کە ئەڵی نگەیشتە ئەنجام مەبەستم ئەوەیە کە ئاڵم دەستکراوە بەکارکردن ناوانەیە کە بگەنە ئەنجامێکی دروست و پاشان بڵاوکرێتەوە بەڵێ لە ڕاستیدا زۆر شوێنەوار هەیە زۆر ئیشەیە کە کاری تیاکرێت لە تیمەکانی کنەوە پشکنی بەردەوام ئێمە لە کوردستاندا بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەواری هەرێم لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی شارەکان سلێمانی سۆران هەولێر هەموو ئەو گرمیان بەڕاستی چالاکن بەر ڕۆژگارە خەڵکان دێن سەردانیانەکەن یعنی مەسەڵەن تیمە ئەجنەبیەکان دێن بۆ ئێرە لەوانە تیمەکانی وڵاتانی بریتانیا تیمەکانی ئەڵمانیا فەڕەنسا حتا تیمەکانی یابان ئەمریکی بەردەوام عین لێرەن ئەم تیمانە وەکە ئیتاڵیەکان بەردەوام کاری کرۆ پشکینەکەن لێرەدا و ئەنجامەکانیشیان خۆشبەختانە لە دنیای بڵاوەکرێتەوانێ ئەم ئەنجامانە بەڵێ ئەمە یەکێکە لەو ئەنجامانە خۆشمانوەکو تیمی نیشتیمانی ئێمە وەکو زانکۆی سلێمانی ئێستا خەریکی کاری کنەوە پشکنینین بەڕاستی و خۆشبەختانە بە سپاسەوە بەڕێوەبەرایەتی شوێنەوار گردێکی تایبەتیان ناوینەتێ کە بتوانین تەلەبەکانمان تەمرینی تیا بکەن ینی کاری لەسەر بکەن خۆشبەختانە ئێمەش ڕەنگە لە داهاتووە بتوانین دۆزینەوەیکی گرنگ ڕابگەێنین کە مێژووی سلێمانی بگۆڕێن کە ڕەنگە 1-2 هەفتەیە داهاتووە ئێمەش توانین ئەو بابەتە ڕابگەێنین بەس شانەدەر هەیە کە ئەوە سەرنجانە سەری بەیان شوێنی تریش هەیە نەخێر سەرنجانە سەری کە بۆ نمونە ئێمە وەکومە 75,000 ساڵ ژیانی تیا بووە لە ئەشکەوتی شانەدەرە شوێنی تریشە بێت ئێمە کوردستان یەک پارچەیە لە شوێنەوار ئێمە شانەدەر بەشێکە لەوەی کە پێوترێ سیلسیلەی نیارەتاڵ بەڵام بیرمان نەچێ هەر لە دەوروبەری ئەم سلێمانی خۆمانە ئێستا ئەشکەوتی 1000 مێرمان هەیە کە کەلوپەلی مرۆڤی نیارەتاڵی تا دۆزراوەتەوە کە لەسەر نەدۆزراوەوە ئێسک نەدۆزرا بەس کەلوپەلمان دۆزیوەتەوانێ ئەویش یەک جار کنەوە پشکنی تیا کراوە کە ئینشاءڵڵا لە داهاتوە بتوانین کاری تیا بکەین ڕەنگە زۆر شتی کەمان بۆ دەرکەوێت مەسەلەن ئێمە ئەشکەوتی زەرزیمان هەیە کە لە نزیکی قسقاپانە لەسەر ڕێگەی دوکان کە بە هەمان شێوە ئەویژەگەردەوە کە ئەشکەوتی پاڵە گەورەمان هەیە کە لە ئێستا حالیان زانکۆی ڕیدینگی بەریتانی کاری تیاکەن کە بە هەمان شێوە ئەویش کەلوپەلی سەردەمی نیارەتاڵی تا دۆزراوەتەوانێ بۆیە ئێمە ئەم خەڵک وا سەرنجی ڕاکێشاوە هەموو تیمە بیانەکان دێنە ئەم وڵاتی ئێمەوە هۆکارەکە ئەمەیە کە بە شێوازێکی زۆر سەرنجڕاکێش کوردستان بۆتە پێگەیەک بۆیە گرنگە ئێمە تەوزیفی ئەم بابەتە بکەین لە ڕاستیا بۆ دوو بابەتی سەرەکی یەکەم بۆ بازاری کار ئێمە چۆن ئەتوانین ئەم بابەتە بخینە بازاری کارەوە ئێوە ملاحەزە و فەرمونون دۆزینەوەیشی ئاوا شوێنەواریانە کە تیمێکی شوێنەواری کردوێتی چەند ملیۆن کەس ڤیوی هەبووە یعنی ئەم فلیمە لە عالەمە چەند ڤیوی هەبووە و ئەمە چ دەستکەوتێکی بازرگانی گەورە بۆ نێتفلیکس و بۆ ئەو کەناڵانی کە سێری ئەویان کردو جگەلەوە ئەم دەستکەوتە بازرگانیە زۆر گەورەی کە سبەینە سەرنج ڕاکێشێ بۆ لایەنی گەشتیاری کە جیهان ڕوو ئەکاتە ئەو شوێنە کە ئەتوانین بڵین ئێمە ئەتوانین بە شوێنەوار بازارێکی گەورەی کار دروستکەین لە کوردستانە کە پارچەیەکی گەورەیە لە خستنەگەڕی بازاری کار بەڵام یەک سیفەتی زۆر خراپمانەیە کەمەکو بە شوێنەوار لەمە دووە ئیشی لەسەرەکەین و بەڕاستی ئەمانەوە کەناڵەکانی ڕاگەیاندنیش بە تەواوەتی هاوکارمان بن لەگەڵ ناوەندە پەروەردەیەکانە ئەویش هۆشیاری شوێنەواریە ئێمە شتێکەیە لە کوردستانی ئێمەیە بەداخەوە تا ئێستا هۆشیاری شوێنەواریمان نییە خەڵکی ئێمە هۆشیاری شوێنەواری نییە شوێنەوارێک ئەبینێ نازانێت چەند بەبایەخە نازانێت چەند گرنگە ئێستا گەر ئەم فلیمە نەبووایە بە ئێمەی نیشاندا خەڵکی ئێمە هەروایە زانی شوێنەوار گرنگ نییە بایەخی نییە بزانە ئەم فلیمە چەند لە عالەما دەنگیایەوە یعنی ئەچی هەر سایتێکەکەی توانێت بە زمانی ئینگلیزی بە زمانی عەرەبی بە زمانی فەڕەنسی بە زمانی هەر زمانێک سەیرەکەی هەمووی تەرجەمەی کردو دایناوە فلیمەکە ڤیوی هەیە بۆ چکە خەڵک تینووی ئەوەی بزانێت شوێنەوار چییە
بزانە ڕابردویان چی بووە بزانێت چی ئەگوزەرێ لە مرۆڤ ڕابردوی چۆن بووە خەڵک چینی معریفەیە حەزەکە خۆی بناسێ هەتا یەکێک لە فەیلسوفە گەورەکانی ڕۆمانی ئەڵێ شیشیڕۆنی ناوە ئەڵێ من لەم یعریف تاریخ ئومەتەه یەبقا جاهیلًا للأبد ئەڵێ هەر کەسێک مێژووی نەتەوە و گەلی خۆی نەزانێ یا مێژوو ڕابردوی خۆی نەزانێ بۆ هەتایە بە نەزانی ئەمێنێتەوانێ لەی خەڵک ناوێ نەزان بێ خەڵک دای معریفەیە ئاڕوە ئێوە شت فێر بێ مادەم بەدوای معریفاڕۆ تاکە شتێک کە تۆ معریفەی خۆتت پێ بڵێ لە ڕاستیە زانستی ئارکۆلۆژی و شوێنەوارناسیە ئەم زانستە ئێمە خۆشبەختانە بەشێکی زۆر گرنگمانەیە لە زانکۆی سلێمانی کە ئەوە لە ساڵی 2013 بە چواردەوە دامەزراوە و ساڵانە دەرچوومانێ و ساڵانەش خوێندکاری تازەوەر ئەگرین و ئەم دەرچوانەی ئێمە پێویستە لە ڕاستیە بێنە ناو کۆمەڵگەوانێ خزمەت بکەن یەکێ لەو شتانە کە خزمەتی پێ بکری ئەوەیە کە بتوانن هۆشیاری شوێنەواری بڵاوکەنەوانێ چکە خەڵکی ئێمە هۆشیاری نییە کابراچێ بۆ شاخەوانی ڕەنگە چه شوێنەوارێکمان بۆ تێک بە لەگەڵ ڕێزمە ینی خەڵکی گەر هۆشیاری نەبێ هەرچەنە زۆرینیان هەرچەنە زۆرینیان کەسی چاک و ڕۆشنبیرن بەڵام خەڵکیشمان هەیە کە ڕەنگە وابکە ڕێک شوانێک گەڕوا نازانێ خەڵکی گەڕوا مثلا میلێگە بینێ شوێنەواریە تەقەی لێ بکە ڕەنگە شوێنەکە بشکێنێ ڕەنگە بەچە کوژ ئەوەی کە بەردەنووسراوێکە دۆزیتەوە ڕەنگە مێژووی چەند هەزار ساڵێکی ئێمە بگۆڕێ بەس ئەم نازانێ ڕێگە چێ لێ کاتەوە بەدەنووسراوەکە ئەوواکە کە لە ڕاستیە ڕەنگە شوێنەوارێک دۆزیتەوە ئێمە لە بەریتانیا ماوەیەک لەمە پێش لە یەکێ لە زانکۆکان و یەکێ لە زانکۆ بنەماڵەکانی بەریتانیا بوو تەنها لە ڕێگەی هەڵکردنی ئاوەڕۆیەکەوانێ شوێنەواری پاشایەکی خۆیانیان دۆزیوانێکە گەڕێتەوە 15 ساڵ لەمەوە پێش دەی تەسەوەرکەن ئەم پاشایە تەواو مێژووی ئەو زانکۆی گۆڕی یعنی زانکۆکە ڕانکینگی تەواو بەرز بووە لە جیهانە بۆچی بەرز بووە چونکە سەرنجی خەڵکی خستە سەرەوە زانکۆیە خەڵک چوو سایتەکەیانی کردەوە ئەنجا خەڵکی مەسەرەن سەردانی ئەو شوێنەی کرد بەردەوام و مەسەرەی گەشت و گوزاری جوڵا مەسائلی تر جوڵا ئەمە لە زۆر ڕۆ هۆکارەکە چییە ئەبێ خەڵکێکە بێ هۆشیارێ بێ بەداخەوە خەڵکی ئێمە لە کوردستانە تا ئێستا هۆشیاری نییە وازانێ شوێنەوار بدۆزێتەوانێ پارەی بووەکە ئەڵە بیدۆزەرەوە لە پەنایەکە بچۆ بیفرۆشە بەداخەوە قاچاقچیەکی زۆر خراپ هەیە خەڵکێکی زۆر خراپێ بەدوای شوێنەوارە ئەگەڕن بە حسابی خۆیان بەدوای زێڕە ئەگەڕن هەموو شوێنەوارەکانی کە شتێگەیەن یعنی بەم چەندەها پیجی خراپدانراوە ئەمە کە ئەگەڕن بەدوای ئەو شتانە ئەمە شتێکی خراپە بەڕاستی کە خۆشبەختانە دەستگا ئەمنیەکان زۆر توندن دەستیان خۆش بێ و تونتری ژەبن دڵنیام کە ئەم کارە تاوانە گەورەیە ڕێگری لەکرێ کە ڕێگری لە کاری بە قاچاقبردننی شوێنەوارەکانمان بکرێ چکە شوێنەوارەکانمان مڵکی هەموو مرۆڤایەتیە پێشەوەی مڵکی ئێمە بێ مڵکی مرۆڤایەتیە کەواتە شوێنەوار وەکو ژینگەوایە چۆن ژینگا پارێزی دەبێت شوێنەواریش بپارێزی چکە شوێنەوار بەشێکە لە ژینگە بەشەکە لە ژینگەی کۆمەڵای سێمە هەمومان باسیۆمانە ژینگەمان پارێزراو بێ ئەی چۆن ژینگەمانە پارێزی ئەگەر شوێنەوارەکەمانە پارێزین کە شوێنەوارەکانمان تازە بوونەتە بەشێک تەمەنی شوێنەوارەکانمان 2000 ساڵە 3000 ساڵە 75000 ساڵە ئەوەدا دۆزراوەتەوانێ ئەی چۆن ئەم شوێنەوارە 75000 ساڵە لەیە تۆچی تێکی گوناح نییە بۆیە ئەبێ دەستکەین بە هۆشیاری وام هۆشیارێ ئێمە داوا ئەەکەم لێرەوانێ لە ڕاستیە کەناڵەکانی ڕاگەیاندن بە پلەی یەکەم لەگەڵمان بن و هاوکارمان بن دووەمیان لە ڕاستیە ناوەندەکانی خوێندن پێویستە ئیتر لە مۆدووە گرنگی بە هۆشیاری شوێنەواری بدرێ مۆزەخانە هەبێ لە مەکتەبەکانیاندا و بابەتی شوێنەواریان هەبێ دەرسی شوێنەواری لە پەروەردا بوترێتەوانێ بەگشتی و بۆی خەڵک بزانێت کە شوێنەوار چییە مافی خۆی بپارێزم مناڵێکی ئیسرائیلی هەر لە ڕەوزەوانێ پێوترێت کە تۆ شوێنەوارت چیە لە تەوراتە چۆن واز شوێنەوارەکان کراوە چی بۆ باسکراوە بۆی کە سبینێت چەمکی نەتەوەی خۆی پێ لە بەهێزکە بزانێت چەند وڵاتی گەشتیارین ئەوان کەچی ئێمە یەک کە پێویستمانە باسی ناکرێت لە ناوەندەکانەوە ئەوەی کە باز ناکرێت شوێنەوار و شوناسمانە بۆیە ناوەندەکانی خوێندنایەت لەمە دو پێویستە زۆر گرنگی پێ بدرێت و لایەنە پەیوەندیدارەکانیش لە ڕاستی ئەبێ پارێزگاری بکەن لەو بوارانی کە هەمان دەستە خۆش دکتۆر گیان سپاس بۆ دەستە خۆش بێ سەلامت